پێشکارەساتی هەکاری سەرکردایەتی یەکێتی چۆن بووە هۆی مردنی سەدان پێشمەرگە و خۆشیان بە پارێزراوی مانەوە. ئاوات قارەمانی لە کتێبی ڕێگە باریکەکاندا دەڵێت سەرکردایەتی بڕیاریدا کە هێزەکان بکات بە سێ بەشەوە. بڕیار بوو هێزی یەکەم و دووەم لە ڕێگەی جیاوە بڕۆن بۆ دۆڵەفشە و کە یەکیان گرتەوە هەواڵ بنێرن بۆ هێزی سێیەم کە سەرکردایەتی بوون ئەو کات ئەوانیش بێن. ئێمە کە ڕێککەوتین دەوروبەری 700 پێشمەرگە دەبووین لە نۆکانەوە بەڕێکەوتین گوایە ئێران ڕێگامان دەدات بە سنووری ناو ئێرانجا بڕۆین و پارەشیان داوە بە خەڵک کە خواردنمان بۆ دابنێن لەو ڕێگایانەی کە پێیاندا تێپەڕین. بەڵام ئێران سنوورەکانی لێگرتین و هێزی زۆری هێنا بۆ سەر سنوور و لەگەڵ عێراق ڕێککەوتبوون کە لێمان بدەن. لە دوای 3 ڕۆژ گەیشتینە دۆڵی قەندیل لەوێ کەس نانی پێنەما و کەشەکەش زۆر سارد بوو هەموو شوێنەکە بەفر بوو ئەو شوێنانەش کە بڕیار بوو نانمان بۆ دابنێن هیچیان بۆ دانە نابووین. لەوێ بە برسێتی کەوتینە ڕێ و ئەو شوێنەی کە بڕیار بوو خواردنی تێدا دابنرێت کە دووەم شوێنمان بوو لەوێش لە بری خواردن کەوتینە بەر تۆپ بارانکردنی کۆپتەرەکان و لە برینان تۆپ باران کرین. ئیتر تەواوی هێزەکە پشتی شکا و لە برسا وەزەعمان زۆر خراپ بوو و چەند ڕۆژ بوو نانمان نەخواردبوو شەو و ڕۆژیش بەڕێگادا ئاڕۆشتین. دواتر و دوای هەفتەیەک پێشمەرگەکان کە زانیان وایە هەندێکیان دەستیان کرد بە تەسلیم بوونەوە و هەر ئەو شەوە 50 پێشمەرگە زیاتر خۆیان تەسلیم کردەوە. دۆخەکە ئەوەندە خراپ بوو خۆمان بەو پێشمەرگانەمان ئەوێت خۆیان تەسلیم بکەنەوە کە دۆخیان خراپ بوو. هەتا ڕۆشتین تەنیا بەفر هەبوو هیچی تر. من پێشمەرگەیەکم بینی کە ناوی حەمەی نانەوا بوو لەسەر ڕێگاکە کەوتبوو بەجێیان هێشت بوو بە حاڵ گیانی تیاما بوو هەڵمان گرت و بەردمانە بن بەردێک و لەوێ بەجێمان هێشت تا تەواو ببێت و بمرێت. تۆزێکی تر ڕۆشتین پێشمەرگەیەکی تر کەوتبوو کوڕێکی زۆر گەنج بوو لەناو بەفرەکەیە ڕق بوو بوویەوە و لە مەفرەزەکەی تایەری عەلیوالی بوو کە گەیشتینە لای ئەو مردبوو. هەر ئەو ماوەیە لەوانەیە 20 پێشمەرگە زیاتر لە برسا و لە سەرما مردبن. ئیتر وامان لێ هات کەس بە تەمای کەس نەمابوو. دواتر گەیشتینە دۆڵی خڕێنە بەڵام ئێمە درەنگ گەیشتین کە گەیشتین ئیتر تۆپ باران دەستی پێکرد ئێمە ئاگامان لە پێشەوەی خۆمان نەما. بەڵام دواتر هەواڵ هات کە بچینە سەرەوە بۆ لای هاوڕێیان. بەڵام کە چوین چیمان بینی وەک قەسابخانە هاتە بەرچاوم ئەو هەموو پێشمەرگەیە شەهید و بریندار بوو. بە نمونە عەبدوڵای مەلا ساروخێکی بەرکەوت بوو بڕوا بکەن کردبووی بەدوو کردەوە. تەنیا لەوێ 40 بۆ 50 پێشمەرگە شەهید بوون. ئەمە بێ لەوەی بریندارەکان هیچیان لەگەڵ ناکرا و ئەبوایە لەوێ بەجێ بهێڵڕێن. بۆ نمونە ئەنوەری سەید بەگ زۆر وێران بوو ئەدوت بێژنگە هەموو گیانی کونکون بوو. بەو شێوەیە ئەو هەموو پێشمەرگەیمان لێ کوژرا و لە برسا مردن و ڕق بوونەوە تا دواتر هەرچۆنێک بوو گەیشتینە کوردستانی تورکیا لەوێش قیادە موەقەتەی لێبوو کە بە کوردەکانی ئەوەیان ڕاگەیاندبوو کە ئێمە جاشین و هەر کەسێکیان بینی چەکی بکەن و هەموو شتەکانی بۆ خۆیان بەرن و پێشمەرگەکەش بدەنە دەست ئەوان. بۆیە لەوێش دووبارە ڕاوە دوونان دەستی پێکردەوە.